ئێستان بەردەوامە بین لە گەڵتان لەم بەشەی پرۆگرامەکەمانە باز لە یەکێک لە بابەتە تەندروستیەکانەکەین، باز لە نەخۆشی مایەسیریەکەین، با بزانین نەخۆشی مایەسیری چییە، هۆکارەکانی توشبوونی چییە، چەند جۆری هەیە، بە چەند قۆناغات تێپەڕێ، هەروەها ئەزانین زانستی پزیشکیش یەکێکە لەو بوارانی کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەپدەیتی تازە و هەروەها چارەسەری نوێ بۆ گرفتە تەندروستیەکان ئەدۆزرێتەوە. با بزانین چۆن توانراوە سوود لە زانستی سەردەمیانە و تەکنەلۆژیا وەربگیرێت بۆ چارەسەری مایەسیری. ئەو چارەسەری نوێیانە تا چەند لە هەرێمی کوردستانی شابەردەسن. بۆی بە چڕ و پڕی لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرگرین. بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەورۆز ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان پزیشکی ڕاهێنراوی نەشتەرگەری گشتین. دکتۆر گیان سڵاو لەبێ زۆر بەخێربێ. باش باش سپاس بۆ میوانداریەکەتان، بەخێربێ بینەرانی کورساتیش باش. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر. وەکو دەستپێک بە سەرەتا پێناسەیەک بکەین بۆ مایەسیری، با بزانینمە بەسمان لێی چییە؟ مایەسیری لە ڕاستیە حاڵەتێکە یان نەخۆشیەکە لەوەتەی بەشەریەت هەبووە، چونکە ئەگەر وەکو نمونەیە پێتام لە مێژووە لە زمانی میسرە کۆنەکانە باس کراوە کە مایەسیری لەو کاتەوە ناسراوەتەوە کە هەیە. هەموو کەسێ وەکو جەستەی مایەسیری هەیە لە خوارەوەی کۆمیا، ئەو کاتە نەخۆشی نییە، بەڵام کە کێشەیە دروستەکە یا کە ئاوسێ یا کە ئازاریە بێ یا خوێنی لێت ئەنجا بە نەخۆشی مایەسیری دانرێت. یعنی هەموو کەسێ بە تەبیعی مایەسیریەکانی هەیە کە بەشێکە لە جەستە و ئیشی خۆی هەیە، بەڵام کە کێشەی دروست کرد بە نەخۆشی دانرێت. کاتێک نیشانەی هەیە دکتۆر زۆر دەمارەکان نیە، دەبارەکانی خوێن نییە، شتێکی وایە؟ بەڵێ خۆی ئەگەر بچینە تەفسیلەوەی چی ڕوویە لە مایەسیریا لە بەڕاستی لە ئینگلیزیاڵێ ئاوسان و جوڵان، ینی بڵین سوێڵین و دیسپلیسمنت. یعنی چی؟ یعنی مایەسیریە تەبیعیەکان کە بە حەجمی خۆی هەیە و کێشەی نییە، لە حەجمی خۆی گەورەتر بێ و لە شوێنی خۆی بجوڵێ. وەکو جەناب و هۆکارەکە چی؟ ینی هۆکارە ڕئیسیەکە خوێنی زیاترتیا ئەبێ و ئاوسێ بۆ ئەویش چەند هۆکارێکی هەیە کە زەخت لەسەر مایەسیرەکان زۆرە بێت. زۆر باشە دکتۆر. لە هەردوو ڕەگەزە بە هەمان شێواز ڕۆیە خود لە کامیانە بەگشتی بە داتای جیهانی وەکو بەڕاستی زانیاری تەندروستیەوەی ئێستا یانی لە زانیاری تازەیە پزیشکیە کابێ دکتۆر باسی بکە، وەکو لە میوانی پێشوشتانە باسی زانیاری دروستان کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر گرنگە. ئەبێ قسانەی کە پزیشکیکە بەینیزی پێڵێن ئیڤیدنس بیست، یعنی ئەوانەیە کە چۆنڵی دلیلێگەیە دامی بکات. لە زانستی تازایە لە ئیڤیدنس بیسە ئەڵێ لە جیهانە تقریبی لە سایە 4 بۆ لە سایە 5 نیسبەتی توشبوون بە مایەسیری. بەڵام وەکو جەناب وتێ ئایا فەرقەیە لە بینی پیا و ژنا؟ بەڵێ لە حاڵەتێکا فەرقەیە جگە لە هۆکارە گشتیەکان لە ئافرەتی دووگیانە. لە ئافرەتی دووگیانە ئەو نیسبەتە بێ بە لە سایە 50، یعنی تقریبان لە هەموو دوو ئافرەتێکیان لە کاتی دووگیانیا و دوای دووگیانیا تووشی مایەسیریە. باش دکتۆر، سوتانەوەی کۆم، تەڕبوون، خورانی چواردەوری کۆم یان بە قەبزی دانیشتن بە ئاسانی نەتوانی پیساییکردن، ئەمانە نیشانن بۆ ئەوەی کە بە کەسێک بڵێ مایەسیریەتی یان هۆکاری تر هەیە؟ بەڵێ ئەوانی کە جەنابە باسی کرد لەگەڵ مەجموعە نیشانەی کە بەڵێ ڕاستە ڕێی تێچێهی مایەسیری بێ، بەڵام ڕێی تێچێهی کێشەکانی کەی کۆمیش بێ، وەکو قلیشانی کۆم، وەکو ناسۆری کۆم، یاخوا نەخواسەی نەخۆشیێکی قورستریش بێ. بۆیە زۆربەی کات ئێمە بە نەخۆشەڵین چەند نیشانەیەکی گرنگ هەیە لە مایەسیریا نابێ ئیهمال کرێ بێ و کاتە سەردانی پزیشک بکەیت بزانین سەبەبەکە چییە. لەوانە خوێنبەربوونی بەردەوام بڵین ئەگەر نەخۆشەکە و جارێ بچێت بۆ پیساییکردن خوێنی هەبێت، یان ئازاری زۆر زیاد لە حەدوو بەردەوام، یا قەبزی بەردەوام کە دوای ئەوەی بڵین چۆڵی پارێز و چارە سەروانە هیچ نەتیجەی نەبوو بێ. بەڵێ ڕێی تێچێ هی مایەسیری بێ و یان هی نەخۆشەکانی کەش بێت. زۆر باشە دکتۆر. هەندێک کات هەبووە بۆ نەکەسەکە ئازاریشی نەبووە، بەڵام لە کاتێکا گرفتێکی تری هەبوو، نیشانەیەکی تری هەبوو، لە کاتێکا کە سەردانی پزیشکی کردووە توێتی تۆ مایەسیریتە لە بەشی ناوەوەی کۆمت چەماوەتەوە، ئەمەیان چ قۆناغێکێتی؟ بەڵێ بەپێی تەسنیفکردنی مایەسیری، جۆرەکانی مایەسیری ئەتوانین دوو گروپە سەرەکیەکە بڵین مایەسیری ناو کۆمە و مایەسیری دەرەوە. بەگشتی بەڵێ لەوە ناچێت یەکەم نیشانەی مایەسیری ئازاری کۆم بێت، زیاترەوە لەگەڵ قلیشی کۆماڕوە کە زۆر حاڵەتێکی بە ئازارە. بۆیە بەڵێ ڕێی تێچێ زۆر جار نەخۆش وەکو وتمان خۆی بە تەبیعی مایەسیرەکانی هەیە، بەس کە بوو بە نەخۆشی ئەکرێ بە چەند گروپێکەوە بڵێن گروپی مایەسیرەکانی ناوە لە دەرەجەیەک و تا دەرەجە 4مان هەیە، بڵین دەرەجەیەک بەسیترینە، دەرەجە 4 قورسترینە،
و گروپی ماسیرەکانی دەرەوەش ئەوانەمان هەیە کە ماسیری و خوێنی تیاڕق بوو بێ کە ئازارێکی زۆری هەیە ویان ماسیری و وەک چۆڵێ هیناوەیە هاتۆتە دەرەوە ئاسی بۆ وەکوایە لە دەرەوەی کۆم ئاسی بۆ خوێنی بۆ ناچێت باهێنین شت ئازارێکی زۆری هەیە ئەم دوو گروپە بەڵێ واجیاکرێتەوە و ئەتوانین بە گشتی بڵین زۆربەی نەخۆشەکانی ماسیری ئەکەونە گروپی جۆری 1 و 2 دەرەجە 1 و 2 ئەوە لە هەمووی باوترە بەڕاستی باش کە خۆشبەختانە لەوانەیە نەشتەگەریان پێویست نەبێت زۆر باشە دکتۆر خواردن و خواردنەوە هیچ کاریگەری و هیچ پەیوەندیەکی هەیە بە توشبوون بە ماسیریەوە بەڵێ بە تاکید وەکو هۆکارەکان بۆ توشبوون بە نەخۆشی ماسیری یەکەم گروپ ئەتوانین بڵین هۆکارەکانی ئەوەی ئسلوبی ژیان لایف ستایلە کە خواردن و جوڵە و چەند شتێکی کاگرێتەوە بەڵێ زۆر زەڕورە بۆ نەخۆش کە تووشی ماسیری نەبێ ئەوانی کە هەشیانە بۆ بەشێ لە چارەسەرەکەی کە ئەسلوبی خواردن و هەڵسوکەوتیان بگۆڕێت دکتۆر با لێرەوە هەنێک ڕێنمایی بە بینەران بین بۆ ئەوەی کە توش نەبین بۆ ئەوانەشی کە توش بوون چ خواردنێک چ خواردنەوەیەک باش یاخود خراپە بوون بابەتە جارە بۆی توش نەبی بەڵێ بەگشتی سێشت زۆر مویمە لە لایف ستایلە ینی لە ئوسلوبی ژیانە کە ئاگاو لێ بێ یەکەم ئەو خواردنەوەی زۆرە کە زۆر گرنگە بەلایانی کەمەوە بە تایبەت ئێستا لە وەرزێکی گەرماین بەلایانی کەمەوە لە عیلما بڵێ نەوترێ هەش پەرداخ ئەو پۆیتەوە لە ڕۆژێکە تەمەن وەکو وەزانین ئەو بۆ شتەکانی کەش بۆ ئیشکردنی گورچیلە بۆ ئیشکردنی ڕیخۆڵە و گەدا بۆ هەموو لەش چکم بەڕاستی زەلامێکی گەورەی باڵغ لە 160 لەشی ئاوە یاین لە پیاوە لەبەرەوە زەڕورە یەکێک لەوانە ئەو خواردنەوەی زۆرە یەکێک لەوانە خواردنی ئەو خواردەمەنیانەی کە ڕیشاڵیان زۆرتیایە بە تایبەت سەوزە و میوەکان یا ئەو میوانەی بە توێکڵەوە خوڕێ من دایمەوەکو نمونە بە نەخۆشەکان مەڵێم کاهوو بیبەری شیرین سێو بە توێکڵەوە خیار و ترۆزی بە توێکڵەوە بۆ نمونە ینی ئەو میوە و سەوزانەی ڕیشاڵیان زۆرتیایە و لەگەڵیشیە جوڵە بەڕاستی جوڵەیەکێکە لە شتە موهیمەکان ئسلوبی ژیانی ئەم سەردەمە وای لە تۆ بڵین بەکارێنانی سیارە زۆر بەکارێ بۆ شوێنان جوڵەی پێکەم بۆ توای نەخۆش بڵین هەموو کەسێ بڵین بە پێ وەکو جاران زیاتر بڕوە ئەوانە هەمووی هۆکارن کە لە ئوسلوبی ژیانەیە جگە لەوانە بەڵێ ینی چەند حاڵەتی کشێ بە شتی تەبیعی یان بە دەرمان نەسیحەتی نەخۆشەکەی بەسیترین نمونە زەیتی زەیتونە کە ڕێگایەکی تەبیعیە کە ڕۆژانە بیخۆیت یارمەتیەوەیە کە بڵین دوو لە ڕێوە پیسایی نەرم بێت و نەبێ بە قەبزی و نەبێتە هۆکاری مایەسیری باشە دکتۆر هەندێک باسی قۆپچاکن لای خۆمانەڵێ بۆ بە قۆپچاوە هەر دەمارەکەی و خوێنی تامەیوە یان چییە بۆ بە کەلیمە قۆپچاکە هاتوتە دەرەوە یان قۆپچێک لە ناوە بەڵێ کەلیمە زۆر باوە لە ڕاستەکەی بەغەڵەت وەرنەگیراوە ڕاستیاوە لە کەلتوری کەشا هەیە چکم مایەسیری لە عیلمیە ناوی هیمۆڕۆیدە بەڵام وەک چۆڵی ناوە بازارەکەی لە کەلتوریکە پێڵم پایڵیش لە یۆنانی وەرگیراوە تقریبا عینە معنای قۆپچەکەی خۆمانەکات هەر عینە فکرێ ینی تۆ کە وەک چۆڵی ئاوسابیە و شتێکی زیاد دەرەکەوێ یا لە ناو کۆمایە لە دەرەوەی کۆم باشە دکتۆر ئەڵەن هەڵگرتنی شتی قورسیش ئەمە هۆکارێکە بۆ مایەسیری وایە من ێساش لە خەیاڵم جاران لە کە تەلەبە بووین لە کولی تۆب لە کتێبە نەشتەگەریەکانە باسی کسیاڵەیە مایەسیری باجی ئەوەیە ئەین کە لەسەر دوو پیاڕۆی بۆچی ئەم فکرەیە چییە؟ حسابی کە تۆ خوێن کە ئەگەڕێتەوە لە بەشی خوارەوەی لەش ئەگەڕێتەوە بۆ دڵ وەکو ئەوە نییە کە خوێن لە دڵەوە ئەچێ بۆ هەموو لەش هەم ئەوە بە قووەترە دڵی نێرێ بە پەمپ هەم بەرەو خوارە کە خوێن سەرکەوێتەوە بەڕاستی کوچۆڵی قووەتێکی زیاترێوێ هەر شتێک کە زەختی حەوز زیاتر بکە یا وەسانی زۆر بە پێوە کە بڵین گەڕانەوەی خوێن کەم کاتەوە زەخت لەسەر توێکڵی مایەسیرەکان زیاکە چکم خوێنی زیاتر تیاوەستێ هەر بە زەختی ئەو خوێنە لەوانەیە مایەسیرەکان بە ئاوسێ و بگاتەوەی نیشانەی هەبێ نەخۆشەکەڵەوەی شۆکارێکە بێگەروابێت دکتۆرەوە بەڵێ زۆر هۆکاری تر هەی بەڕاستی و هەچ هۆکارێک زەختی ناوسک زیاب بکە بۆیە بۆ ئێمە وەکو ڕێنمایی بە نەخۆشەڵین نابێت لە تەوالی زۆر بمێنیتەوە زەخت پێ ئەوەی چێکە لەوە کارەکان وەکو وتمان لافەتی دووگیانە چکم زەختی مناڵەکە کۆرپەکە کە لە سکیا گەورە بێ زەخت لەسەر حەوز و ناوسک زیاب بێ عینە فکرەیە بەڕاستی ئەو نەخۆشانی کە نەخۆشی درێژخایانی هەناسەیان هەیە و دایما کۆکن کۆکە و پژمین و ئەمانە هەمووی زەختی ناوسک زیاکەن زۆر محتەمەلە بڵین بەڵێ تووشی مایەسیری بن ماکڕانەگرتنی ناوچەی کۆم و لە کوردواری خۆمانەڵە پیسوپۆ خەڵیش بە هۆکارێک دانرێت وەکو هۆکارێکی ڕاستەوخۆ دانانرێ بەڵام
طبعا تۆ حسابیکە گەر زەلامێ ماسیری هەبێت یا کێشەی کۆمیە بێ و لەگەڵیشیا پاگراگرنی نەبێ ینی بڵین وەکو جۆ نایەتە شتانە هۆکارێکی گەورەیە بۆی کە ماکەکانی دروست بێ مزعافاتەکان دروست بێ بۆکوانە دوومەڵی دەوری کۆم ینی حاڵەتی قورستر باش ئێستێمە هەندێک لە نیشانەکان و بابەتمان باس کرد و باسمان لەوە کرد کە پێشەوەی توش بیت چۆن خۆت پارێزی ئێستا باسی واکەین کەسێک توش بووە جارە بڕیاری نەشتەرگەریمان نێاوە لەلایەن جەنابتان چی بکات ئەیتر بە قۆپچە بێت بە نیشانە بێت ئەو چوار قۆناغی باسمان کرد چی بخوات چی بکات چۆن وڵایەن دکتۆر شتێک گرنگە هەر لەگەڵ پرسیارەکەی ئاریە چ کاتێک نەخۆش بێت بۆ لای ئێوە لە چ قۆناغێکا گرنگە کە بێت بۆلاتان بۆی کە ئەو چارەسەرانی کاری باسی بڵێ وەکو کەی بێت ئەوە گرنگە کە نەخۆش بڵین چەند نیشانەیەک هەیە بۆ نمونە بڵین شەر نییە تۆ هەموو کێشەکانی کۆم بەس مایاسیری بێ چەند نیشانەیەکی گرنگتر هەیە بۆ نەخۆشی قورستر کە بەڕاستی نابێ ئیهمال کرێت لەوانە ئازاری زۆری بەردەوامی کۆم لەوانە بڵین خوێندانان لەگە پیساییە و کە یەک جار و دووجار نەبێ لەوانە تەمەنی سەر و 50 ساڵ و کێشەکانی کۆمی هەبێ نابێ ئیهمال کرێ خوانەخواسە لە خێزانێکا کە لە کەسوکاریە نەخۆشەکانی شێرپەنجەی کۆڵۆن و کۆمیان هەبوو بێ خزمێکی ئەم خێزانەی دەرەجەیەک بڵین کێشەی کۆمیە بێ ئەوانە نابێ ئیهمال کرێ بەڵام وەکۆی زانستی پزیشکی بۆ چارەسەری مایاسیری چی کردووە ئەگەر باسی مێژوویە بکەین بە کورتی لە زووە لە زمانی میسرە کۆنەکانە تێکەڵەیەکی وەکو چۆنەڵی ئاو لەو زمانەیە دەرمانی عشاب دروست کراوە کە تاقییان کردوتەوە لە زمانی ئەوەی پێڵەن مدیڤڵ ئەیجا ینی بڵین ئەسوورە وستاکان یانی ئەو کاتێک کە زمانی بڵین دواکەوتوی عالەمی غەربی ئێستا چیان کردووە شتێکی زۆر بەڕاستی ترسناک بووە ئاسنیان شیشی ئاسنیان سوور کردوتەوە ماسیرەکانیان پێسووتانەوە تەمەنە و زمانە بەبێ بەنج و بەبێ شتێکیش تەمەن لەخوا بە زیابێسا زانستی پزیشکی ڕۆژ بەڕۆژ لە پێشکەوتنایە گەشتینەوەی کە لە زانستی نوێە چارەسەری ستاندەرد بۆ ئەو حاڵەتانەی کە بە پارێز و بە عیلاج ناگەیتە نەتیجە لەگەڵ نەخۆشەکە یا و حاڵەتانی مایاسیری کە دەرەجە چوارن و زۆر گەورەیە مایاسیریەکە و چارەسەر دەوری نەماوە چیەکەی بڕیاری نەشتەگەریش ئێستا لە زانستی نوێە زۆر گۆڕانکاری بەسەرهاتووە بەڕاستیەوەی کە ستاندەردە لابردن و بڕینی مایاسیرەکەیە و دوو ڕێگای سەرەکی هەیە بۆەوەش یاوەتە برینەکەی پێستەکەی ناو کۆم بە کراوەی بەجێڵی یا بە تەقەڵ ئەیدوریتەوە کەەوە هەرێکە و چۆڵی چاکی و خراپی خۆی هەیە جگە لەمە زانستی نوێ مەجموعەشتی کە هاتوتە پێشەوە وەکو بڵین ئێستا باسیەکەی ینی ڕۆڵی هەیە لە چارەسەری مایاسیری بەڵێ بەتاکید بەڵام وەکو وتمان هەمووی چاکە و خراپی خۆی بۆکێ ئەبێت بۆ کێ نابێ بۆ چ گروپێکی نەخۆشە بێ فەرقەکە زانستە تازەکان ئەوەی کە ئێستا خەریکە باوە بێ لە کوردستانیش چارەسەرە بە لەیزەر ئەمیش بڵین چاکە و خراپی خۆیە ئەمیش وەکو چۆڵی بۆ نەخۆش بازی نەخۆشە بێ بۆ بازی کە نابێ بۆ چێ بێ بۆ کێ نابێت دکتۆر لەیزەرەکە بە گشتیە توانین بڵین لەیزەر وەکو چاکەکانی بە کورتی پێ و بڵێم ئەوەیە کە ڕێگایەکی ئازاری کەمترە دوای نەشتەگەری ڕێگایەکی ئاسانترە نەخۆشەکە زووترە چێتەوە سەرکار بۆ ئەو کەسانە بێ کە بڵێ ناتوان لە ژیانی ئیشیان زۆردا ببڕێن بەڵام نیسبەتێکی سەرهەڵانەوەشی هەیە ئەو کەسانی کە نەشتەرگەریان بۆ کرێت لە ڕێگای نەشتەرگەری و چارەسەری مایسیریەکەن ئەو کەسانە ئەگەری توشبوونەوەیان بە مایسیری هەیە جارێکی تر بەڵێ ئەگەر وەکو لە ئەوڵەوە باسمان کرد ئەگەر زۆر تەرکیز نەکەینە سەر ئوسلوبی ژیان و جۆری خواردن و جوڵە و ئەمانە و هەچ هۆکارێکی بڵین هەناویشە بێ ینی نەخۆشی کەژە بێ چارەسەر نەکرابێ مایسیریەکێکە لەو نەخۆشانەی کە لە ساسە ناتوانین بنبڕیکەی بەڕاستی لەوانەیە هەڵباتەوە وەگەر باسی نەشتەگەریەکانیش بکەین هەموو نوع ڕێگایەک چارەسەری نەشتەگەری نیسبەتی سەرهەڵانەوەی خۆی هەیە هەتا ئەم دقەیە بڵین لە زانستی پزیشکی تازەیە جگەلەوەی لەم 2 ساڵەیە خیرا چەند ڕێگایەکی تازەش هەیە بۆ چارەسەری مایاسیری جگە لە لەیزەر بەڵام ستاندەرد ئەوەی کە لە عیلما پێڵەن گۆڵد ستاندەرد یعنی ئەوەی کە زۆربەی پزیشک بەکارێنێ و نەتیجەی باشە و نیسبەتی سەرهەڵانەوەی کەمە
هەر ڕێگای بڕینی ماسیریەکەی بە نەشتەگەری. باشە دوکتۆر ئەو کەسانی کە ماسیریان هەیە و بەڵام ئازاریان نییە بۆ منە پشتگویان خستۆڵەن پێویست ناکات چم بۆ لای پزیشک نەشتەرگەری ناکەم ئیتر کۆمەڵێک بابەتەیە بیان و بۆ خوێنێتەوە بۆی کە سەردانی پزیشک ناکات چارەسەر وەرنەگرێ بۆم کەسانە هیچ ماکێک هەیە کە ماکی خراپێت بەهۆی ماسیریەکەەوە لەسەر تەندروستیان دروست بکات دواتر. ئێمە زۆربەی کات بەڵێ کێشەمان لەگەڵەوە بێ کە نەخۆشی ماسیری بەگشتی لەوەڵۆ ئازاری نییە. یانی لەوانەیە نەخۆشەکە بڵین خورانی هەبێ بڵین کزانەوەیکی کەمی هەبێ جارجار چەند دڵۆپە خوێنێکی هەبێ یاوەکو جەنابوت خۆی هەست بە دوگمەیە بکە پێستێکی زیای بکە. کێشەکەوەی نەخۆشیش زۆربەی کات بەگشتی تا ئازاری نەبێ ناچێت لای پزیشک. بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئەوانی کە لەوەڵەوە وتمان خوێنی بەردەوام ئازاری زۆر ویان بوونی کەسی دەرەجەیەک لە خێزانەکە کە نەخۆشی شێرپەنجەی کۆلۆن و کۆمی هەبوو بێ و تۆش نیشانەوە هەبێت ئەمانە نابێ هیمالکرێن و من دایمە بە نەخۆشەکان مەڵێم چارەسەری ماسیری دوو بەشی زۆر گرنگە. بەشی یەکەمەوەیە کە ئەبێ ئوسلوبی ژیان و خواردن و هەڵسوکەوت هەمووی چاکەی. بەشی دووەم لەوانەیە نەشتەگەری بێت چکم حسابی ئەو بکە لە زانستی تازەیە نەشتەگەری ماسیری هەتا زۆر زەڕور نەبێ نابێ بیکەیت چکم هەموو نەشتەگەری ماکی خۆی هەیە و بۆ لەوانەیە بگاتەوەی زەرەر بە بەستەرەکانی کۆم بیت و نەخۆشەکە سبەینێ ناتوانێت پیسایی ڕابگرێت. لانە کردی ئەگەر ئازیەتی نەیە ئازاری بۆت نەبوو نەیکی عملاتەکە کێشەی هەیە نەشتەرگەریەکە. بەڵێ وەکو وتم زۆربەی نەخۆشەکانە کەونە گروپی دەرەجەیەک و دەرەجە دوو. دەرەجەیەک و دەرەجە دوو لەخوا بە زیابەوەی باشە کە ناگاتە نەشتەگەری. یعنی ئەگەر نەخۆشەکە بێت بەس بەڕێنمایی و چارەسەر و پارێزەکان ماسیرەکەی نامێنێ و کێشەی نابێت. باشە دکتۆر دوای نەشتەرگەری هەندێک ڕێنماییش هەیە بۆ کەسانی کە نەشتەرگەریان کردووە. من بیستومە ینی بینیومە ینی کەسی نزیکمانە بووە نەشتەرگەرێکی کردووە پزیشک پێی وتووە لە تەوالێتە کاتی خۆ وەرگرە. ینی زۆر بەلەمەکە لە دانیشتن باشە دوو لە ڕێبینەران و جەنابەت. ئەمەش ڕاستە ینی لە چیەوە سەرچاوەگرە زۆر پەلەنەکە تاچید نیم ئەو قسەیە یان پێش تەفسیلەکەی چۆنی بوو بێ بەڵام ئەوەی کە زۆر زەخت ناکات دکتۆر. بەڵێ زۆر بەڕاستی لە زانستی تازایڵێ نابێت لە تەوالێت لە 3 دقە زیاتر بەسەر بەریت. هەتا لە فیلمە کلاسیکەکانی هۆلیوودا بینین کابرا لە تەوالێت دانیشێ و جەریدا خوێنێتەوە یا کتێبە خوێنێتەوە ئەڵێ شتانە بە کەڵک نایە مۆبایل و جەریدە و کتێبوشت مەبە لەگە خۆ زۆر مەخیانە لە تەوالێت. بەڵام شتێکەیە بۆ زۆربەی نەخۆشەکانی نەشتەگەری کۆم بەگشتی و ماسیری بە تایبەت شتێکەیە پێڵەن سیتس باث ینی حەمامکردنی یا دووشکردنی سیتس بە ناوی زەلامێکەوە ناونراوە کە دۆزیوێتەوە بە کوردی خۆمان چییە؟ ئاویش لە تێن سێچوا کەوچک خوێ 10 دقە 3 چارەک بڵین 10 دقە چارێکی تیا دانیشی. ئەمە باشترین شتە کە تۆ لە تەوالێتە بڵین بۆ حاڵەتەکانی هەم پێش نەشتەگەری هەم دوای نەشتەگەری بیکەیت. زۆر باشە دکتۆر اینجا بە چەند خاڵێک باسی خۆپاراستنەکان بکەین هەمیشە بۆ بەردەوام ئێوەی پیزیشکەڵەن خۆپاراستن باشتر لە چارەسەر ئەو وتانی کە لە سەرەتای پرۆگرامەکە وتت بیکە بە چەند خاڵێک بۆمان بۆی کە بینەران سوودی لێوەرگن چۆن بتوان خۆیان پارێزن و تووشی ماسیری نەبن. بەڵێ من بە کوردی یەکسەر وەکو ڕێجیمەکان وەکو خواردن دەرەجەیەک لام گرنگە چکم ئازانم لە کەلتوری ئەماوایە بڵین کەمتر فایبەرە خۆین زیاتر کاربۆهیدراتە خۆین یاین برنج و نان و سەمونۆمانە لەبەرەوە گرنگە لای من بە نەخۆشەکان ئەڵم بە ئاشکرایی بەڕوونی ئەو ئەبێ زۆر خۆیتەوە بەبێ تون و بێ جوڵە هەبێ بە پێ بڕۆ بڵین لە ماڵەوە چی بۆنە بۆ سەموخانەیەک بۆ ماڵی خزمێکە نزیکە بە پێ بڕۆ بە سیارە هات چۆ مەکە لە ناو بازار سیارەکە و بڵین لە شوێنی تۆزێ دوورتر دانی و بە پێ بچۆ ناو بازار و کەمکردنەوەی خواردنی برنج و نان و سەمون و زیاکردنی ئەو خواردانی کە ڕیشاڵیان تایە وەکو سەوزەکان گەڵا ئەو سەوزانەی بە تایبەت گەڵای تاریکە بڵێنتۆریزە برنجۆوانە ئەخۆی لەگەڵی شایەک تەشت ڕەحمەتیدانەی سەنگی گێقینە بۆ بکەرەوە بەڵێ چێکە حەقی بۆ بکەرەوە ئەینیۆرۆ برنج و فاسولەیەگە خۆی کولێری پێوە مەخۆ ناوی پێوە مەخۆ قاپی زەڵاتی لەگەڵا بخۆ هەر نەبوو بیبەرێکی شیرین بە ساغی لەگەڵ یا بخۆ یان ژەمەکانی وا لێ بکە بڵێن بەیانیان لەگەڵ نانی بەیانیا زەیتی زەیتونی باتیابێ ئێواران زەڵاتەیە زەیتی زەیتونی بکە بەسەرا ئەمە وەکو ڕێنمایی خۆراک و جوڵە وەکو ڕێنمایی کەش هەیە کە بەڕاستی بەپێی نەخۆش فەرقەکە بۆ نەگە نەخۆشێ هۆکاری باتنی هەبێ هۆکاری نەخۆشی هەبێ بڵێن بۆ ناگەر نەخۆشێ غودەی تەمەڵی هەبێ غودەکەی تەمەڵ بێ غودەی دەرەقی تەمەڵ
یەکێکە لەوە کارانەی کە قەبزی دروستەکە جاری وایە بڵین دەرمانەکانە چارەسەرەکان قەبزی دروستەکەن ڕاست ئەو وردەکاریە بەڕاستی بە پێی نەخۆش بۆ نەخۆش ئەگۆڕێ دکتۆر تام تەوالەتە غەربیانە نەهات بوو باسی تەوالێتە شەرقیەکان بوو جارەکان باشایانوت ئەمانە هۆکارن بۆ توشبوونی مرۆڤ بە قەبزی هەر بەڕاستیەوەنە تاوانبار بنەوە تەوالەتە کۆنانە ئەم تەوالەتە غەربیانەوەندە باشن یان هەردووکیان لایانی باش و خراپی خۆی هەیە بۆ بابەتی مایەسیری بەڕاستی وەکو وتم ینی لە زمانی مسرە کۆنەکانەوە مایەسیریەر هەبووە یانی لەوەتەی تقریبن لەو کاتۆ چۆڵی تۆمار کراوە لەلای مێژوو نووسەکانەوە یانی بە تاکید پێشتی شوانێ هەر هەبوو بێ بڵێن بە تەواتی هۆکار بۆ دروستبوونی مایەسیری خراپبوونی مایەسیری تەوالێتە جۆری تەوالێتەکەی نەخێت مەجموعە شتەیە لە کەلتوری کە شاپێڵە میت ینی وا باوەڕە لە ناو خەڵکە بە شەر نییە وا باوەڕی ڕاست بێت ئێستا بۆ لە ناو هەتا کەلتوری ئەوروپاشا ئەڵێ بڵین شتی توم خۆی تووشی مایەسیریەبی بیبەری تونوانە بەڕاستیەوە علمیان هیچ ئیسپات نەکراوە بەڵام ئەگەریکە خۆی مایەسیری هەبێ و خواردنی توم خوات ناڕەحە دەبێ پێی باشە دکتۆر دانیشتن بۆ ماوەیەکی زۆر بۆ نمونە ئەڵێن دانیشتنی زۆر لی دوورکۆرەوە چونکە ئەمەش ڕەنگە هۆکارێک بێت بۆی کە دوجار تووشی مایەسیری بکە بەڵێ دانیشتنی زۆر ئەتوانین بەعکسەوە بیڵێن یای جوڵەی کەم بەڵێ هۆکارە زۆر وەستان بە پێوە ینی نەڕۆیت بۆ نەوانی کە ئیشی وایە وەستای نانەوە بڵین دارتاش ئەوانی کە ئیشی قورسەکەن بڵین فیتەر ئیشی معمەلی قورس یانی هەچ کەسێ ئیشەکەی وا بێ 6 ساعاتێ بە پێوە زۆر بوەسێ و نەڕوات ئەوانە بەڵێ دانیشتی زۆریش جگە لە مایەسیری لەوانەیە کێشەی کەی دەوروبەری کۆمیش دروست زۆر باشە دکتۆر باسمان لەوە کرد زانستی پزیشکی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبدەیتە بێتەوە گۆڕانکاری نوێ و پێشکەوتنی زیاتر بەخۆی وابینی هەموو ئەو پێشکەوتانی کە بۆ چارەسەرکردنی مایەسیری لە وڵاتە پێشکەوتەکانە هەیە لە هەرێمی کوردستان تا چەند بەردەستن ئەم بابەتانە ئەتوانین بڵێن خۆشبەختانە زۆربەی بەردەستە بەڵام هەمووی نا چونکە چەند گۆڕانکاریەکەی لەم 2 ساڵی ئەخیرا ڕوویەوە 2024 و 25 ئەویش ئەوانە ڕێگای تازەیە بۆن ڕێگایگەی پێڵێن فۆم سکلێرۆتێراپی یعنی بڵین وشکردنی دەماری مایەسیری لێرە بە ئوسلوبەکەی جاران هەیە ئەوی بە دەرزیەکرێ بەڵام ئێستا ئوسلوبێکی تازەی پێ بۆ لەوانەیە جارێ لای خۆمان نەبێ ڕێگایکە هەیە کە وەک چۆڵی تاقیەکرێتەوە لە وڵاتان پێڵن هایبرید یعنی چی یعنی چەند ڕێگایەک بکەی بەیەک یعنی بڵین چەند ڕێگایەکی چارەسەری مایەسیری وەکو نەشتەگەریۆمانە بیەی لە یەک بۆ بازێ نەخۆش تاقی بکەیتەوە بۆ یەکێ جاران ڕێگایەکە بوو بە لاستیکێک مایەسیرەکە گیرا هەتا بڵین خۆی بچووکە بۆ وشکە بوو ئێستا توانی ئەمە و ڕێگای سکلێرۆتێراپی کە دەماری خوێنی مایەسیرەکە وشکەکەی بیەی لە یەک بۆی نەتیجەکەی باشتر بێت باشدا دکتۆر بۆ هەندێک نەخۆشی بۆ نە شێرپەنجە ئەیانوت گۆڕانکاریەکانی ژینگە و گۆڕانکاریەکانی سەردام تێکچوونی ژینگەی جیهان بە تایبەتی کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەکە هەیە بۆ مایەسیریش وایە ژینگەی کاریگەریکی هەیە لەسەر توشبوونی مرۆڤ بە مایەسیری ژینگە بە تەنیانە بەس ئوسلوبی ژیان کە گۆڕاوە بەڵێ ئوسلوبی ژیان کە گۆڕاوە خواردنی فاسفودی زۆر جوڵەی کەمکردنی وەرزش یانی ئەمانە هەمووی هۆکارم بەڵێ ئەوی کە بەینیزی پێڵن سێدەنتەری لایفستایل ینی ژیانێکی کە جوڵەی زۆر کەمیتیابێ یانی کابرا بڵین هەتا زۆر زەڕور نەبێ بە پێ ناچێ بۆ شوێنێ بەڵێ ئەوانە هەمووی فاکتەرن دەستە خۆش بە دکتۆرجان دەستخۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز سپاس بۆ میوانجانیتان دوای لە شەی ساق ملایەک هیواداری نەملایەک بە دوور بێت لە هەر نەخۆشیێک ئیترەوەی کە باسمان کرد پێما بە هیچمان نێشتۆ لەسەر مایەسیری هەموویمان باس کردوانە ئینشاءالله سەلامەتە لە خزمەتتان دەستخۆش دکتۆر زۆر سپاس